بەڵێ بەردەوام اینجا کۆسەر لە گرنگیدان بە شوێنەوارە مێژوویەکانەوە چینە بابەتێکی تر یاخود سێکتەرێکی تر کە هیچێکە لە سێکتەرە گرنگەکان و لە پارێزگای سلێمانی گرنگی و بایەخی تەواوی پێدراوە ئەویش سێکتەری یاخود بواری ڤێتەرنەریە. بەڵێ هەڵبەت بەڕێوەبەرێتی نەخۆشخانەی ڤێتەرنەری فێرکاری یاخود ڕاوێژکاری فێرکاری لە سلێمانی کراوەتەوە کە ئەمە کاریگەری خۆی هەبوو لە شاری سلێمانی کە هاوڵاتیان دەتوانن ئاژەڵەکانیان بەرن لەوێ بیبەنە لای ئەو پزیشکانی کە لەوێ پسپۆڕی جیاوازیان هەیە. ئەمە جگە لەوەی لە ئێستاە بەشێکی تازەش کراوەتەوە کە بۆ خەوتنی ئاژەڵانە وەکو هۆتێلێک بەڵێ بە سوپاسەوە لە سودۆ دکتۆر هانە حەسەنمان لەگەڵایە بەڕێوەبەری نەخۆشخانەی ڤێتەرنەری ڕاوێژکاری فێرکاری لە شاری سلێمانی. دکتۆر هانە حەسەن بەیانیت باش سوپاس کاتی خۆتنەوە بەخشی زۆر سپاس. دکتۆرە با سەرەتاوە لەوە دەست پێ بکەین ئەم نەخۆشخانەیە ساڵی چەند دامەزراوە و سەرەتا لە چەند بەش پێکاتووە بە دڵنیایی دواتر گۆڕانکاری بەسەر بەشەکانە هاتووە دواتر قسەی لەسەرەکەینەوە. بەڵێ بەڵێ دەستان خۆش بێ سەرەتا سپاس بۆیەوە. سەرەتا نەخۆشخانەی ڤێتەرنەری فێرکاری ئەتوانین بڵێن ڕاوێژکاریش لە ئێستاە لە ساڵی 1996 بووە تقریبا. لە دوای ئەوە سەرەتا چەند پارتێکی کەمی هەبووە زیاتریش بۆ ئاژەڵی بۆ حیوانی گەورە بۆ بڵێن مەڕ و بەڵێ مەڕ و بزن و بڵێمانە ئەمەشلانەوە چکە زیاتر لەو کاتەیە هاوڵاتیان زیاتر گرنگیان بەم جۆرە ئاژەڵانە هەیەوە. بەس لە ئێستا بڵێن ئاژەڵی ماڵیشمان بۆ هاتووە بڵێن پشیلێ سەگە ئەم جۆرانە یاخۆ پەلەوەر ئەمانش بەخێوەکرێت. باش دکتۆر ئەو چارەسەرانەی کە لە نەخۆشخانەیە کرێ بۆ ئاژەڵان چین ینی دیاریکراون یاخود نەخێر هەموو چارەسەرێک هەیە سۆنەر هەیە بە شیشکاوی هەیە ئەمانە هەمووی هەیە؟ بەڵێ نەخۆشخانەکە ئێمە تایبەتمەندی جیاوازە بڵێن لە نەخۆشخانەکانی ترەوەیە کە بەبێ پسپۆڕیشەکە بڵێ لێرە ئێمە سۆنەرمان هەیە تیشکمان هەیە وهروەها نازۆرمان هەیە و بەشی شکای بڵێن ئۆرسۆپێدیکە و هەروەها بەشی هەناوی بەشی پەلەوەر بەشی ماسی هەموو جۆرە بەشەکانی گرتوتە هەموو سەکتەرەکانی هەموو جۆرە ئاژەڵێکی بڵێن ماڵی کێوی هەمووی چارەسەرەکرێت لەو نەخۆشخانەی ئێمە وهروەها مامۆستای بڵێن تایبەت بە زانکۆی سلێمانی سەپەرشتێکە چکە وەگەزانن ئەم نەخۆشخانەیە بەڵێ سەر بە کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری زانکۆی سلێمانی. بەڵێ دکتۆرە ئەپرسم چیە ڕۆڵی هەبووە لە دروستکردنی ئەم نەخۆشخانەیە لە سەرەتاوە و تا ئێستاش کە پشتیوان و پاڵپشتێکی بەهێزی نەخۆشخانەکەیە؟ بەڵێ ئەمە وەکوتمان بەشێکە لە کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری زانکۆی سلێمانی کە لەو کاتەدا بڵێن زیاتر ئێمە وەکو بەڕێبەری نەخۆشخانەکەمان کاتە بڵێن تۆتاڵ بڵێن دوکتۆر ڕزگار دەستخۆشیان لە یەکەم لێرەوە ئەو کاتە بڵێن لەگەڵ ئامیدا دکتۆر جەلال مەجیدوانە ئەو کاتە ڕێکەوتووە و ئەم نەخۆشخانەیان دروست کردووە. بەس سەرەتا وەکو وتمان بەشێکی زۆر بچوو بووە وردە وردە بیناکەی گەورە کراوە و بەشەکانی زیادکراوە بووی. بەڵێ دکتۆرە هانە داهاتی ئەم نەخۆشخانەیە چۆنە یاخود ئەتوانرێت نەخۆشخانەکە خۆی سوود لە داهاتەکەی وەربگرێت؟ بەڵێ پێشتر ڕاستی تەنها نەسرێکی کەم بوو کە لە زانکۆی سلێمان لەبەری ئێرە هەیکەلەی نەبوو بڵێن هەر فێرکاریش بوو و تەنها ئەگەر بۆ نمونە بەشێکی کەم وهروەها بەشەکەی تری لە ڕێی خێرخوازەوە بەڕاستی یاخود بەڵام بۆ ئێستا بەڕاستی دەستخۆشێکی تەواومانەیە کە لە ماوەی ئەم ساڵەیە هەوڵێکی زۆر جدیە ڕاگری کۆلێژمان دکتۆرە نادیە عەبدولکەریم ساڵح کە دەستخۆشی لە یەکەم لێرەوە و هەروە ئەنجومەنی کۆلێژمان و هەروەها بەڕێز کاک دوتۆ کۆسار کە لێساو کراوە بە ڕاوێژکاری و ئینشاڵڵا بتوانێت پشت بەخۆی ببەستە داهاتی بۆ خۆی پێیا بکە. بەڵێ دکتۆرە لە ئێستەیە ئاژەڵی ماڵی لە ناو ماڵان و لە ناو شاری سلێمانیە یعنی زۆر بووە ئەگەر بڵێم لە هەموو گەڕێکە کاگەر دو سێ ماڵ نیان بێ زیاترە کەمتر نییە لەوە ئەم ئاژەڵانە کە ئەیان هێنن بۆ لای ئێوە سە بەشێکی تازەشتان هەیە کە بەشی خەواردنی ئاژەڵەکانە لە ناو نەخۆشخانەکە کە ئەیان هێنن بۆ لای ئێوە بەنموناگەر ئەو ئاژەڵە نەخۆش بێت چی بوو ئەکەن ڕێگاکانی چییەکە مەسەلەن بۆ دۆزینەوەی ئەم چونکە ئەمە ئاژەڵە ینی وەکو مرۆڤێک نییە کە خۆی قسە بکات و بیێشتەکە بڵێ ئێوە چۆن ئەم دەستنیشانی نەخۆشیەکەی بۆ ئەکەن وە چیان لێ ئەەکەن ئەگەر پێویست بەمانەوە بکات لێتوانە بمێنێتەوە؟ خۆشبەختانە لە ئێستا هاوڵاتیان زۆر گرنگی بە ئاژەڵەیەن جیاواز لە پێشتر کە زیاتر ئازارەدران
ئێستا بۆ من هەر ئاژەڵێکمان بۆ بێت ئیتر هەر جۆرێک بێ پەلەوەر بێ ئاژەڵی ماڵی بێ ئاژەڵی کێوی بێ ئێمە سەرەتا پشکنینێکی سەرەتایی بۆ ئەکرێ بزانرێ بۆ نمونە پشکنینەکان زیاتر بۆ نمونە بە ستیسکۆپە یاخود بە گەرمی پێ و بەمانە بۆ یەکرێ دوای وەگە پێویست کا سۆنەری بۆکرێ وارو ئەگەر پێویستیشکە ئەوە تیشکە یاخود نازۆرە یاخود هەر هەموو نەشتەگەریەکەکرێ لە ناو نەخۆشخانەکە هەموو جۆرە نەشتەگەریەک لە نەخۆشخانەکەمانەکرێت. دکتۆرە هەنا بەنیازن بەشی تازە بکەنەوە یاخود لە پلانتانە ئامێری تازی پێشکەوت و تربێنن بۆ نەخۆشخانەکە؟ بەڵێ وڵا ئێستا نەبێ بۆ نمونە ساڵی بەڵێ ئینشاڵڵا وڵا گەر داهاتەکەی زیاد بکات پشتمان ئێمەش بەیوان داهاتەکەی زیاد کات ئینشاڵڵا سپاسدانەکەین لێرەوە کە پاڵپشتێکی تەواون بۆ نەخۆشخانەکەمان وڵای ئینشاڵڵا بڵێن بەڕێز دکتۆر نادیە سپاسێکم یعنی زۆر هەوڵەیە بەڕاستی لە ئێستاە وارەوە ئێستا زیاتر گرنگی بە سپۆنسەر و بەمانە ئەدرێ لە زۆر شوێنەوە لەم ساڵانەی پێشورا بڵێنە کاکتۆ پاڤڵ ئەفو پاڤڵ تاالبانی یارمەتی نەخۆشخانەکەمانە ئەو کاتە و ئێستاشە دەستخۆشیمان هەیە بۆیان ئیداری گشتیوە هۆڵێکی گەورەمان بۆ ئەکەنەوانە بۆ سەخ خوێنکار بێ چکە ئێمە وەگەزان خوێنکارانی خۆناغی چوارمان تەنان ناتوانن بێنە نەخۆشخانەکە بۆ نەزەری ئەبێ بەس بۆ پراکتیک بێنە ئەوێ لەبەر بێ هۆڵمان نەبوو بێستا سواز بۆخواوا لە دەستپێکردنەوە و ئینشاءڵڵا بەم زوانە گەرتاوە بێ ئەو کاتە ئامێرەکانیش بڵێن وەکو ئەوە ڕاستی وەکو داواکردن داوامان کردویترەوە کەوتۆتە سەرەوە نازانین زوبگات جاکۆسا ڕەنگە ئێستا ئەگەر ئەوەی کە بینەرمابن بەشە لە هاوڵاتیان پرسیاریۆ بکەن کە نەخۆشخانەکە کەوتۆتە چۆ بەزین ئەمە لە زاری دکتۆرەوە ببیستین. بەڵێ هەر لە ساڵەکە بەرامبەر سیتیستار یتەناوە شەمحەدی بەرامبەر گۆڕستانی شەمحەدینە شوێنەکەی هینە ئەچیتە ناو بازاڕەوە بە تایبەت لای بەربەلەدێک و لای بڵین قایمقامیەتەوەمانەوە کۆمەڵێک دوکان هەیە کە لەسەری نووسراوە پزیشکی ڤێرتەرنەری و کە خەریکی ئیشکردنە ئەمانە ڕێگە پێدراون یاخود لەگەڵ ئێوە هیچ کۆنتاکتێکیان هەیە کە ئەم شتانە ئەکەنە میشانە ئەکەن لەو شوێنانەیە بۆ ئاژەڵان؟ بەڵێ وڵا هەندێکیان هەیە سەر بەر زانکۆی سلێمانی بەڵام بڵێن پرۆفیشناڵەکانیان زیاتر نەک هەندێکیان هەیە بەداخۆیانی جاری وە هەیە هەندێ شتی نەشیاوەکرێ بەڕاستی لە ڤێتە دکتۆرە وڵای وەکو سندیکا بڵێ سندیکا بەڵام وەکۆی کۆلێژی پزیشکی ڤێتەنەریا و نەخۆشخانەیە ئێمە ئەو ئەینەمان نییە بەسەکەم ئەوەیە ئەگەر لێ مەسەلەن حاڵەتێک هەبێت نەتوانن چارەسەری بکەن ئەتوانن ڕەوانەی لای ئێوە بکەن بۆی بێتە لای ئێوە بۆ چارەسەرکردن؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێستا ینی ڕەوانەیەکەن بۆ نەخۆشخانەکە ئێمە شکال ئێمە بڵێم وەکۆی کە بڵێ هەمویان کۆلێژەکە ئێمە مامۆسای ئەوان بوون ئەمە زۆربیان ئەوانە خوێنکاری بڵێن کۆلێژەکە ئێمن بۆیە لە هەر شتێکا بەتابەتی لە بواری نەشتەگەریە لە بواری نەشتەگەریە لە هەر شتێکە یاخود زۆر جار هەیە ئەوان تیشکیان نییە یا بۆ منە سۆنەرە لەم حاڵەتانەیە حاڵی نەخۆشخانەکە ئێماکەن ئێمەش بە خۆشبەختانە خۆشحاڵیەوە چارەسەرەکەی دەستان خۆش بێت باشە دکتۆرە با پرسیارێکی تر بکەم ئەو خوێندکارانەی کە لە کۆلێژی ڤێتەرنەری خوێنن هەمانە و کەسانن کە لێوێش دوای خزمەتەکەنە لەنا ئەو نەخۆشخانەیە خود نەخێر کەسانی ترم کە لە دەرەوە هاتوونەتە ناو نەخۆشخانەکە؟ بەڵێ وەکو ئێمە نەخۆشخانەکەمان لەبەری سەر بە کۆلێژی پزیشکی ڤێتەنەریە هەتا ئەم ساڵانش یعنی هەتا ئێستاش تەنها یەکەم و دۆم سێم کاتێکە ئەوایی لەبن وەرەگیرێنەوەن ئەبنەوە بە معید ئەو کاتە بڵێ ماستەرە خوێنن یاخۆت دکتۆرا خوێنن بەس ئەوانە لە نەخۆشخانەکەیان بەس ئێستا هەندێک خۆبەخش هەیە کە بڵێن وەکو کاری خۆبەخشیەکات ئەوانشمان لەگەڵایە. دکتۆرە هانا هاوشێوەی ئەم نەخۆشخانەی کە لە سلێمانی هەیە لە شار و ناوچە و پارێزگاکانی تر هەرێمی کوردستان هەیە یاخود لە باشوور و ناوەڕاستی عێراق؟ بەڵێ لە زۆربەی کۆلێژەکانە هەیە تقریبان چونکە ئەمە وەکو وتمان فێرکاریە خوێندکارانی خۆناغی 4 بەڵێ لەگەڵ نەخۆشخانەکانی پارێزگاکانی تر هەرێمی کوردستان بە یاخود بەڵێ وڵا زۆر جار لەگەڵ دهۆکە جاجا بۆ نەسەردانی خوێندکارانی ئەوان بۆ نەخۆشخانەکەمە یاخودی ئێمە ئەچناوێ زۆر جاریش هەبوو هەر خوێندکارەکان ئێمە بۆ نەسەردانی ئێرانیان کردووە ئێمە هەر پارچوینە نەخۆشخانەیەکی بڵێن تورکیا لەوێ بڵێن تەلەبەکان وەکو دەورە سەیفی بردمانە ئەوێ و هەندێک حاڵەتیان بینی هەماوانکیمان هەیە ینی تقریبا ئەم ساڵیش ئینشاءڵڵا ئەگەر پلانەکە جێبەجێکرێ بەرەو میسرە هاوی کەواتە جگە لە عێراق و هەرێمی کوردستان کراونەتەوە بە وڵاتانی دەوروبەریش ئەمە تا چەند گرنگە لە ڕووی زانستی و ئەکادیمیەوە ئەم ئاڵو گۆڕە هەبێت لە نێوان نەخۆشخانەیەشی
ڤێتەنەری لە سلێمانی لەگەڵ میسرە بۆ نمونەوە بەڕێزت ئاماژەت پێیا یاخود تورکیا بێ ئێران بێت وڵاتانی تر بە شێوەیەکی گشتی. بەڵێ ئەمە بە پلەی یەکەم بڵێن بۆ خوێندکارەکە بەداوێتی چاوکراوە بن بەڕاستی. ئێتا ئێمە کە پار سەردانی بڵێن تورکیامان کرد دەستخۆشیمانێ بۆ دکتۆرە نادیە یارمەتیین کە چوینە بڵێن تورکیا بەڕاستی زۆر شتمانە بینی بەڵام وەکو ئەوەی ئەکادیمی سۆز بەخۆیانی وەکو یەک بووین بەستەنا لە ئەجیزە و لە هەندێک پێداویستی تراکە ئێمە بەڕاستی جیاوازیمان هەبوو بڵێ. بۆیە زۆر جارێ ئەم چاوکراوە ئەکرێتەوانە یاخود ئێمەش هانە درین کە داوای هاشتی تر بکەین ئەمە زۆر زیاتر و هەروەها بۆ ڕانکینی زانکۆر زۆر گرنگە ئەمە کە هەماهنگگیەکی لەگەڵ عینەت خوێنکارتێنی ئەبێت ئەوێ یاخود خوێنکارێنی بۆ ئێرە ئەمە زۆر گرنگە بۆ ڕانکینی زانکۆ. ئێوە چوونە دەرەوە بامتان هێنمەوە ناوە بۆ هەرێمی کوردستان و شاری سلێمانی دکتۆر زۆربەی گوندەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش چواردەوری سلێمانی خەڵکەکەی خەریکی ئاژەڵدارین باشە یعنی ئەم ئاژەڵانش کە هەیەە ئاژەڵی مەسەلەن تایەتی ڕەشە وڵاخی تیا مەڕووماڵات و ئەمانەیە ئێوە وەکو نەخۆشخانە هیچ تیمێکتان هەیە کە سەردانی ئەم گوندانە بکا بۆی پێشتر ئامادەکاری بکەن بۆ ئەم ئاژەڵاناگەن نەخۆشیەک هەبێ ئەگە بابەتێک هەبێت کە بڵاو بێتەوە لە ناویانە؟ بەڵێ ئێمە وەکو نەخۆشخانەکەمان بڵێن سەرتاویستم بڵێن وەکو ئەرکی نەخۆشخانەکەمان بڵێن ئێمە خوێنکارانی قۆناغی 4 و 5مان واروەها توێژینەوەی ماستەر و دکتۆرامە لە ناو نەخۆشخانەکەیە تەڵان یەکێ لە ئەرکەکانی بڵێن قۆناغی بە تایبەتی 5مان دەرسێکیانێ بە نای کلینیک کە ئەمان سەردانی بڵێن مستەوسەفەکانەکەن بۆ نمونە ئەچنە گوندەکان ناحیەکانەوانە لەوێ هەر حاڵەتێک هەبێ ئەوان چارەسەریکەن ئێمە وەکو خۆمان وەکو ڕێگری ئەوە ئەرکی بەڕاستی بە ڕێبەراتی ڤێتەنەری سلێمانیە ئێمە وەکو کۆلێژ تەنها خوێنکارەکان کاتەکەیسێ ببینن چارەسەرکرێ بەس وەکو قاعی دەواجن و ئەمانە ئەکرێ بۆ نمونە بچێتە ئەوێ و ڕێنمایی بە بڵێن صاحب دەواجنەکە بۆ دەواجنەکان بە تایبەت و ئەو شوێنەوان بەڵێ ئەو مەڵمەساکان لەگەڵ ماسی بەڵێ ئەوەچنە سەنگەسەر و بڵێن لە لای داقوق ئەوانەشەوە زۆر ینی ئەڕۆن بۆ هەموو شوێنێ ینی زۆربەی شوێنەکان ئەگەڕێن بەڵام وەکۆی پەلەوە زۆر جار هەیە بەس تەنها ڕێنمای ئەدرێ بە صاحب ئاژەڵەکە بە زۆر کۆی تەنها سەپەرشتی بکرێ نەخێچکامە خوێنکارەکان تەنها بۆ فێربوونە بڵێن تۆ ماسیشی تێکەوت ماسیشم بیرکەوتەوە دکتۆر جۆرەکانی نەشتەرگەری لە نەخۆشخانەکەیە نەشتەرگەری قورسیژەکەی بۆ ئاژەڵەکان یاخود سروشتی ئەو نەشتەرگەریانە چۆنە؟ بەڵێ ئێمە وەکو نەشتەگەری بچووکمانەیە تەنها ئەگە دوورنەوەیکی بەسیط بێ نەشتەگەریمان هەیە بڵێن شکاویە زۆر جار هەیە تەنها هەڵبەستنیەوێ زۆر جاریژ ئێمە پلاتین داخڵەکەین پلاتینەکەی تر بە پێن بێ بە پلیت بێ داخڵیەکەین و هەروەها بڵێن پێڵەن نەشتەگەری مناڵبوون ئەمە لە ئاژەڵا بڵێن زۆر جار هەیە کە ئاژەڵەکە توانای ئەوەی نییە بە نۆرماڵی بیبێ بەڵێ بە نەشتەگەری بێ وەروەها ڕین کاتێکە شتێکی فۆرم بە دێگەخوا بۆ منە بزمارە شتێکە چێتە سکی ئێمە بێ و کاتە وەرگی ئەەکەینەوە بەتابێت ئێمە لە مانگا و حیوانی بچووکایە وهروەها چاودەرهێنانە بۆ نمونە زۆر جار هەیە چیمەرە ینی شەرپەنجەیە لوێکی شەرپەنجەیە هەموو جۆرە نەشتەگەری هاشووی مرۆڤەکان ئەمانەش پسپۆڕیە بۆ نمونە لە مرۆڤ دکتۆری چاپسپۆری جیاوازە نەشتەرگەریەکان جیاوازە بەداخەڵە لە ڤێتانە گەشتوینەتە ئەو بەڵێ مەرحەلەیە بەڕاستی لە ڕووی ئەکادیمیەکەوە جیاوازە پسپۆریەکان بەڵێ بەڵام بۆ کۆی لای ئێمە بەڕاستی لە بۆ نمونە ڤایرۆسە پسپۆری جیاوازە بەڵێ ڤایرۆلۆژیمان جیاوازە بەکتریۆلۆژیمان جیاوازە بۆ منە نەشتەگەریمان جیاوازە باتنی سۆنەر چیشک ئەمانەمان جیاوازە بەس زۆر کۆی لە قاڵبی نەشتەگەریە بۆ منێمە نەشتەگەری چاومانە نەشتەگەری بۆ نمونە مناڵ ئەمانە وەکو ئێمە بەشی زاوزێشمان هەیە تقریبان یعنی ئەوەشمان جیاوازە بە زۆر کۆکانی تر بۆ نمونەی شکاویمان جیاواز بێ ئەمانەمان کەمترە زۆر جارەیە کە دکتۆرە ئەهێنێ ئینشاءڵڵا ئەنجا بتوانێت بچێتەوە بوارەوە شارە زۆر یعنی نەچوینەتە پێش ئینشاءڵڵا هەرەوەش کە ئێستا هەیە لەخوا بەزیاد سپاس بۆ خۆزە باش جارانەوەش نەبوو دکتۆرە با باسێکی ئاژەڵە کێویەکان بکەین ئێمە باسی ئاژەڵە ماڵی شتەکانمان کرد کوردستان و سروشتی کوردستانیش بەدەر نییە لە ئاژەڵی کێوی و لەمانە جا
ئەگەر مەسەرەن ئاژەڵێکی کێوی هەبێت هێنن بۆ لای ئێوە بۆ چارەسەر یا مەسەرەن لە گوننشینێکەوە شتێکە لەو بابەتانە بێتەلاتانشی شتێ حاڵەتێکی وا هەبووە بەڵێ ڕڵا بەداخ ئەومان زۆرە ئێمە پێمان خۆشەگە بوون لە باخچێکی ئاژەڵانە بێت تا حەدە باشە بە زۆر جار هەیە کە کەسەکە خۆی هێنێ ترسیەوەمانەیە کە ئەمە ڕاوکرابێ بۆیە زۆر جار هەیە ئێوە لە پرسیینە شتی لەگەڵاکەن یا کوێرکی ئەمە نەخێر ناکەین بەزەوەنە ئەگەر پێمان بووتێ بڵێن ئەو ئاژەڵانە چین دکتۆر کە ئایان هێنن وڵی ئێستا بڵێن بزنی کێویە ئاسکە ئەمانە کرشکی کێوی ینی ئەمانە داڵە بڵێن باز ئەمانە هەمووی ئەهێنن بەزۆکو پڵنگ و شێر و ئەمانە زیاتر لە بەخشی ئاژەڵەکانەوە بۆمانەیە غیرەتێکی شێ دکتۆر لە بەردەما بێت ئەو بەنجەکەی بەدەمانچێویتی دوایش خەریکێ بیترە بێت دکتۆرە فەرموو لە ڕستمەکانیشە پێم وابێ دیار پڵنگ و شێر هەمومان لایە کرد دکتۆر جەڵدەش هەیە لە ناوەژەڵانە جەڵدە وڵای یەکرێ هەچ حاڵەتێکی وا هەبووە تا ئێستا ئەرەڵا زۆر جار هەبووە بۆ نمونە کە ینی زۆر زەوەز ئەشی باش بووە لە ڕۆزانستەکەی و سلمێراوە کە ئەمەش بەڵێ جەڵدە هەیە بڵێ باشە دکتۆرە وەک بەڕێز باسی کرد چەندین ئامێری پێشکەوتوو لە نەخۆشخانەکە هەیە ئەم ئامێرانە تا چەند خوێندکارانی ماستەر ئەتوانن بۆ ریسێرچ سوودی لێوەربگرن بەڵێ ئێمە بڵێن جیهازی وەکو سۆنەرەکەمان سواز بخوا زۆربەی بڵێن تەلەبەکانی ماستەر و دکتۆرە ئیسفادی لێکن تیشکمان هەیە بەڵێ هەمیان بەکارێن ناوزۆرمان هەیە ناوزۆر بەداخۆ تا ئێستا بەڕاستی ئینجا ئێستا لە پێشکەوتنان ئەلکترۆکۆتەریمان هەیە ینی ئەوەش کە زۆر زۆر گرنگە جیازێکی پێشکەوتووە کە ئەوەشی شاڵە مەگەر ئەم دوانیان لە داهاتووە بتوانرێ لە ڕسێرچا بڵێن ئیسفادی لێ بکرێت بەس تیشک زۆر ینی خوێندکارەکان زۆربیان بەکارێنن بەڵێ دکتۆرە من دوا پرسات ئاراستاکە مەگە بە کورتی وەڵام بیتەوە تا چەند خوێندکارانی کۆلێژ بۆ نمونە قۆناغی 4 و 5 لە خولی هاوینێتوان سوود وەرگرن و سەردانی نەخۆشخانەکەتان بکەن بەڵێ ئێمە وەکو نەخۆشخانەکەی خۆمان بەڵێ لە خولی هاوینەیە بەڵام دابشکردنێکمان کردووە بە تایبەتی بۆ نەخۆشخانە تایبەتانەی کە پێشکەوتون بەڵام وەکو سەرەتاکەی یاخود بڵێن بیسکەکەی لە خستخانەکەی ئێمەوەی بنە دابەشەکرێن و لە کۆلێژەوە دابشبوونەکەیان بۆ کرێ و ڕۆتیشنە بە کوردی ینی بۆ منە 3-4 ڕۆژ لەم خاستەخانە دوێنێ چەم نەخۆشخانێ بەڵام زۆرترینی بە نەخۆشخانەکەی خۆمانەکەوێت بەڵێ دکتۆرە هەنا حەسەن بەڕێوەبەری نەخۆشخانەی ڤێرتەنەری فێرکاری لە سلێمانی سوپاس لە ستودیۆ لەگەڵ مابوون سەرکەوتوو زۆر سوپاس بۆ ئێوەش سوپاس ئەرکتان کێشە